سڵاوتان لێبێت لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لە واشنگتن لەگەڵتان دەبین. بێگومان چەند ڕۆژێک ماوە بۆ دەستپێکردنی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە ئەمریکا کە باسێکی گەرمی هەموو میدیاکانی جیهانیشە بە میوانداری هەردوو بەڕێز خاتوو بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا هەروها دکتۆر لۆری مێلڕوی کە پسپۆر و شارەزای لە بواری سیاست و ڕۆژنامەنووسیشە باس لە هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکەین و شرۆڤەی هەڵبژاردنەکانی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا دەکەین. بەیانخان جیاوازی هەڵبژاردنەکانی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشوو بەڕای جەنابتانەوە دەبێت چی بێت؟ زۆر سپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە. پێم وایە دووسێ جیاوازی هەیە. یەک ئەوەی کە زۆر ڕوونە ئەوە یەکەم جارە کە ئافرەتێک کاندیدە بۆ سەرۆکایەتی ئەمریکا. ئەوە شتێکی مێژوویە کە یەکەم جارە کاندیدێکی ئافرەت هەبێ و هەگەر سەرکەوت دووبارە شتێکی مێژوویی دەبێ نەغێر بۆ ئەمریکا بەڵام دەتوانین بڵێن بۆ هەموو دنیا. جیاوازی دووەم دۆناڵد ترامپە، ئەویش کاندیدێکە کە هیچ پسپۆری نییە لە سیاست، هیچ تەجروبەی نییە لە سیاست و لە حکمرانی. بزنسمانێکی زۆر دەوڵەمەندیشە بەڵام لە حکمرانی هیچ تەجروبەی نییە. ئەوە شتێکی زۆر تازەیە و جیاوازە لەم هەڵبژاردنە. ئەوی سێیەم دەتوانم بڵێم کە وەزعی دنیا ئێستا شتێکی تایبەتە. چەند شەڕ هەیە ئێستا لە دنیا، لە یەمەن، لە سووریا، لە عێراق، لە شوێنی تریش هەیە. وەکو تریش دەتوانین بڵێن کە ئێستا ئەو کۆمپتیشن یا کۆنفلیکت هەیە بینی شیعە و سونە، نەغێر لە عێراق و سووریا بەڵام دەتوانین بڵێن لە هەموو شەرق ئەوسەد. ئێستا ئەو کۆلد وۆ یا شەڕی نازانم چی پێ دەڵێن شەڕی ساردی بینی رووسیا و ئەمریکا و ئەوروپا دیسان دەستی پێ کردووە. ئەوە شتێکی جیاوازە. بەڕای من ئەو سێ شتانە دەتوانین بڵێن ئێستا ئەو وەختەیە لەم هەڵبژاردنە کە لە جاران نەبوو. دەمەوێت تێڕوانینی ئێوە بزانین بە تایبەتی دوای ئەوەی کە لەم ماوەی کۆتاییدا کە پێشبڕکێکەی نێوان ترامپ و هیلاری، ترامپ خەریکە تۆزێک لە هیلاری نزیک دەبێتەوە. پێتان وایە ئایا لە ڕۆژی دەنگداندا ئەم بارودۆخە دەگۆڕێت، هیچی لێ دەگۆڕێت و هەروەک خۆی دەمێنێتەوە یا شتێکی ناکاوی لێ بەدەردەکەوێت؟ زۆر زەحمەتە پێشبینی ئەو بکەین ئەنجامی هەڵبژاردن چۆن دەبێ، بەڵام لەوانەیە خەڵکێکە بێ حەز بکەن دەنگ بە دۆناڵد ترامپ بدەن، بەڵام ڕۆژی هەڵبژاردن نەچنە دەنگدان چونکە بێزارن و شەرم دەکەن لە قسە و هەڵسوکەوتەکانی. بۆیە من پێم وایە هیلاری کلینتۆن بەردەوام دەبێت لە سەرکەوتنەکانی خۆی و دەنگدەری زیاتر لە خۆی کۆ دەکاتەوە مەگەر ڕووداوی کتوپەڕ یانەهێنی زیاتر لەبارەی ئیمێلەکانی کلینتۆن ڕووبدات یان ڕووداوێکی تێرۆریستی ڕووبدا بە قازانجی دۆناڵد ترامپ بشکێتەوە. دەنا بەڕای من هیلاری کلینتۆن دەتوانێت ببێتە سەرۆکی نوێی ئەمریکا. هەمان پرسیار بەڕای ئێوە لە ڕۆژی هەڵبژاردنەکە چی دەگۆڕێت؟ ئەم کێبڕکێی نێوانیان کە ئێستاکە هێدی هێری بەرەو توندی و زیاتر دەچێت بەلای کامیان دادێتەوە؟ بەڕاستی زۆر زەحمەتە بزانین ئێستا هیلاری کلینتۆن لە پێشەوەی دۆناڵد ترامپ وەک لۆری باسی کرد. ئەمنیش پێم وایە هەندێک خەڵک دەنگ دەدەن بە دۆناڵد ترامپ بە ئێستا، بەڵام ئێستا لێیان پرسی دەڵێن دەنگ نادەین لەبەرەوەی کە دەیانەوێت دەنگ بدەن بە دۆناڵد ترامپ بەڵام احتیمالە نانەوەی خەڵکی تر بزانێ. پێم وایە ئەوە هەیە، ئەو پرسیارە دەتوانین بڵێن هەیە. وەکو تریش ئەو کێشەی ئیمێل و ئێستا FBI دیسان ئینڤستیگەیشنی دەست پێ کردووە، ئەو شتانش کێشە دروست دەکەن بۆ هیلاری کلینتۆن. لە ڕوانگەی ئەم کێشەیەوە تا ڕۆژی هەڵبژاردن شتێک بگۆڕێت کە بەرەو لای ترامپی بەزیاتر؟ ئێستا FBI لە بن فشارە کە زوو ئەو ئینڤستیگەیشنە تەواو بکە یا ڕوون بکە. ئەو دووسێ ڕۆژە باسی ئیمێلی تازە دەکە لەسەر کۆمپیوتەرێکی تر پەیدا بووە. دەبێ ئەو شتە ڕوون بکە، شتێکی گرنگە یا گرنگ نییە. هەتا ئێستا وا بووە کە هەگەر هەموو میدیا تەرکیز بکەن لەسەر هیلاری کلینتۆن ترامپ پێش دەکەوێ.
هەگەر تەرکیزی میدیا لەسەر ترامپ بێ هیلری کلینتن پێش دەکەوێ ئێستا تەرکیزی هەموو من میدیا لەسەر هیلری کلینتنە بۆیە دەبینین کە وردە وردە ترامپ پێش دەکەوێ بەڵام هەشت ڕۆژ مایە هەتا ڕۆژی دەنگدان وەک یەکێکی ئینگلیز لە مێش لە بریتانیا گوتبووی یەک هەفتە لە سیاست ماوەیەکی زۆر دوور و درێژە ئێمەش دەتوانین لەم هەڵبژاردنە بڵێن کە یەک هەفتە ماوە تقریبان ئەو ماوەیە دوور و درێژە زۆر تش دەتوانێت بگۆڕێ بینی ئێستا و هەشتی مانگی 11 تۆ وەک ئەمریکیەک ئەم هەڵبژاردنە چ جیاوازیەکە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوو ئەو هەڵبژاردنە زۆر تایبەتە چونکە هیچ لە کاندیدەکان مەبەستم نە هیلاری کلینتۆن دۆناڵد ترامپ خاوەنی پێگەیەکی جەماوەری ئەوتۆ نین هەروەها دەکرێت هەڵبژاردنەکە بە هەڵبژاردنێکی سەخت و تاڵیش ناو ببین بۆیە ئەو هەڵبژاردنە زۆر تایبەتە کەسێکی وەک دۆناڵد ترامپ سەرمایەدار و بزنسمانە هیچ لەبارەی سیاسەتیشەوە نازانێت و شارەزایی لەو بوارەشدا خۆ نییە لەوانێت ترامپ لەوەدا سەرکەوتوو ببێت کە کەمینێکی کۆمارەکان لە دەوری خۆی کۆ بکاتەوە بەڵام زۆرینەی خەڵکی ئەمریکا لەگەڵ ترامپ و بۆچوونەکانی ئەو نین بەڕای من کاندیدانی جێگیری سەرۆک زۆر شارەزاترن لە کاندیدەکانی سەرۆک دەی لەوانەشە خەڵکێکە بن و بپرسن کە بۆچی ئەو سیستمی هەڵبژاردنە ئەوەندە ئاڵۆزا بەڵام دەکرێت ئەوە ژێکێک لە تایبەتمەندەکانی ئەم هەڵبژاردنەی ئەمجارەی ئەمریکا بێت. بەڕای ئێوە ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە چ جۆرە کاریگەریەکی لەوانەیە هەبێت یاخود ببێت لەسەر سیاسەتی دەرەوەی حکوومەتی ئەمریکی لە داهاتوو پێش جوابی ئەو پرسیارە بدەم دەمەوەی ئیزافە بکەم لە سەر قسەکانی لۆری و ئی خۆمی پێشەوە شتێکی تر کە جیاوازە ئێستا لەم هەڵبژاردنە ئەوەیە کە ئەو دوو حزبی ڕئیسی ئەمریکی زۆر زۆر دوورن لە یەکتر یعنی هەر هەڵبژاردنێک کە دروست دەبێ دوورتر دەبن لە یەکتر ئەگەر تەمەشای کۆنگرەسی ئێستا بکەیتەوەی ینی هەتا ئێستا بەردەوامە بەڕاستی زۆر کەم ئیشیان بەڕێوە بردووە لەبەر دوو حزبەکان زۆر دژی یەکترن پێکەوە ئیش ناکەن ئەوە شتێکی تازەیە پێم وایە ڕاستە پێشتریش هەبووە منافسە بەڵام ئێستا لە دەرەوەی منافسە دەرچوویە بەڕێی من بۆیش کە لۆری دەڵێ کە دۆناڵد ترامپ بیسێکی هەیە یعنی خەڵکی هەیە لەگەڵی بەڵام زۆر زۆر خەڵک دژی دۆناڵد ترامپ ڕاوەستن زۆر خەڵکیش دژی هیلری کلینتن ڕاوەستاون ئەوەش ڕوون دەکە کە هەردوو حزبەکان زۆر زۆر دوورن لە یەکتر ئەوە شتێکی تازەیە دەتوانین بڵێم بەڵام بۆ پرسیاری ئێستا کاوە بەڕاستی زۆر زەحمەتە ئێمە بزانین چه تەسیرێک دەبێت لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئێمە وەک نوێنەرایەتی حکوومەتی هەرێم پەیوەندیمان هەیە لەگەڵ هەردوو کامپینەکان لەگەڵ بڵێن ئۆفیسی هیلری کلینتن و نووسینگەی دۆناڵد ترامپیش لەگەڵ مستەشاریان قسەمان کردو خاصن مستەشاری بۆ عێلاقاتی دەرەوە لەگەڵەوەش ڕوون نییە گۆڕانکاری دروستە بێ یا دروست نابێ لەم دووسێ دبیتە کە هەبووە مناقەشە بینی هەردوویان کە هەبووە لەسەر تەلەڤیزیۆن هیلری کلینتن دووسێ جار باسی کوردی کردووە دۆناڵد ترامپ بێدەنگ بووە بەڵام کە لەگەڵ مستەشاریان قسە دەکەین هەردوویان دەڵێن کە ئێمە تەرکیز دەکەین لەسەر شەرقی ئەوسەد کێشەی کوردستان و کورد و پێشمەرگە دەزانین چییە بەڵام خۆتان دەزانن لە هەموو هەڵبژاردنێک لە هەموو دنیا زۆر وعد دەدرێ دوای دەبینی ئەو وعدە جێبەجێ نەبوو بۆیە ئێمە بۆ ئێمە مهمە کە پەیوەندیمان هەیە لەگەڵیان کە ئەوان دەزانن کێشەکانی ئێمە چییە ڕەئی ئێمە چییە داواکاری ئێمە چییە مهم پەیامی ئێمە گەیشت هەردوویان دوایە ئەوان چۆن جێبەجێ دەکەن بەڕاستی من ناتوانم بڵێم ئەوە وادەکە یا ئەو وادەکە احتیمال خۆشیان نەزانن چ دەکەن تا ئێستا کەس بەرنمەیەکی ڕوونیان دیار نییە بۆ هیچ لایەنێکیان دیاری نەکەوتەنان بۆ میدیاکانیش یاخود بۆ حکوومەتەکانی تریش ئەوانی کە هاوپەیمانن یاخود هاوکارن لەگەڵیان کە سیاسەتی داهاتویان چۆن دەبێت بەعام کامپینی هیلری کلینتن
زۆر بە وردیتر دەتوانین بڵێن بڵاوی کردووە سیاسەتی چییە لەسەر هەموو شتێک لەسەر وێبسایتی هیلاری کلینتن زۆر معلومات هەیە لەسەر وێبسایتی دۆناڵد ترامپ خاستن بۆ دەرەوە زۆر معلومات ڕوون نییە بەڵام وەک گوتم ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ مستەشاریان لەگەڵ کامپین بەڵام لەگەڵەوەش ناتوانین بڵێن وعدیان داوە ئەوە بکەن یا ڕوونە ئەوە دەکەن یا ئەوە ناکەن ئەگەر شتێکی تریش بتوانم بڵێم لێرە ئەمن 10 ساڵ نوێنەری حکوومەت بووم لە بریتانیا ئەوە تقریبا ساڵ و نێوەکە لە ئەمریکا جگە لەوەش خۆم لە بریتانیا گەورە بووم لەو وڵاتانە کە لە مێژە دموکراسی هەیە کە ئینستیتوی کۆن هەیە بەهێز هەیە عادەتەن نە هەموو جار بەڵام عادەتەن گۆرانکاری زۆر زوو دروست نابێ یعنی هەگەر تەمەشا بکەی هەتا جۆرج دەبلیو بوش کە هاتە سەر حکم لە 2000 زۆر تەرکیزی دەکرد لەسەر سیاسەتی ناوخۆی ئەمریکا تەرکیزی نەکرد بوو لەسەر دەرەوە بەڵام دوای 11 سپتەمبەر هەموو شتێک گۆری تەرکیزی گۆری لەسەر سیاسەتی دەرەوە لە بریتانیاش لە بدایەت کە حکوومەتێکی تازە دەهات سەر حکم جیاوازێک یا فەرقێکی وا دیار نەبوو دوای بڵێ 6 مانگ ساڵێک دەماندید کە دەچوو ئەولا یا ئەولا عادەتەن وایە ئەم جاری شوا دەبێ یا وانابێ نازانین بەڵام هەردەم ویست ئەوە بڵێم کە عادەتەن بەردەوام دەبن لەسەر سیاسەتی کۆن بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین و دەگەڕین وڵاتان. کاسم به هر لکو داره بیم بروف نه دوری من جی بیرو هم لولاته کی غریبن لە دوای قبولکردنی هەیکەل و دامەزراندنی نیپال بە کۆماری فیدراڵی هاوڵاتیان ئاگاداری کۆمەڵێک ماف و ئازادی خۆیان بوون. چۆن هەوا پێویستە بۆمانەوەمان لە ژیان هەر بەو شێوەیەش سەربەخۆی و ئازادی پێویستە بۆ دڵ و ڕۆح و ژیانمان. بەناوەندی هەواڵەکانی کوردستان سوچوار لە هەولێری پایتەختەوە کوردستان 24 نوێترین هەواڵ زۆرترین زانیاری بەڕێزان بەردەوام دەبین لەگەڵتان لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لەگەڵ هەردوو میوانم بەڕێز خاتوبەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا هەروەها دکتۆر لۆری میلری ڕۆژنامەنووس و نووسەر و شارەزا لە بواری سیاست. گلەی دەکرێت لە زۆر شوێن و لە زۆر بۆنە کە زۆربەی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەتەوە و هەندێک وڵاتی ئەوروپی و لە ئەفریقیاش بەهۆی ئەوە بووە کە لە خراپی شێوازی بەڕێوەبردننی سەردەمی سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما. ئێوە ڕاتان چی لەسەر ئەمە؟
پێم وایە تا ڕادەیەکی زۆر ئۆباما شایانی ئەوەی کە ڕەخنەی زۆری لێبگیرێ چونکە کاتێ هات شارەزایکی وای لە سیاست نەبوو هەروەها دژی بۆچوون و سیاسەتەکانی جۆرج بوش بوو بۆیە خەڵک ئەو کات دەنگیان پێدا یەکێک لە هەڵەکانی ئۆبامەژە بوو لە جێتی ئەوەی کە کێشەکان چارەسەرکە کێشەکانی با هەڵواستایی بەجێ دەهێشت و چارەسەری نەدەکردن تا دەگەیشتەوەی کە چارەسەریان ئاسان نەدەبوو یەکێکیش لەو کێشانە کێشەی سەرهەڵدانی داعش بوو لە سەرەتادا ئۆباما وای دەبینی کە ئەمانە گروپێکی تێرۆریستی گەورە نین لە کاتێکدا ئەوان تێرۆریستی مەترسیدار بوون بەڵام بەداخەوە لە سەرەتاو بەتوندی مامەڵەی لەگەڵ هەڕەشەی ئەو تێرۆریستانەدا نەکرد بۆ نمونە لە ساڵی 2014 زوو بەهانای حکوومەتی عێراقەوە نەهات لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا دەنانەیان دەتوانی ئەو هەموو خاکە داگیرکەن بۆیە پێم وایە فەرامۆشکردنی ئەو کێشانەوەی کرد بارودۆخ بەو شێوەی ئێستا ناجێگیر بێت و کێشەکانیش بەم شێوازە کەڵەکە بن خەڵکێکی زۆر لەو باوەڕدان بەیانخان کە کۆماریەکان ڕەنگە زیاتر بەرەو تەباییەک یاخود بڵێن زیاتر لە کێشەی کورد تێدەگەن کە سیاسەتی دەرەوەی کۆماریەکان زیاتر لە خزمەت کێشەی کوردە بە پێچەوانەی دموکراتەکان کە خەڵکێکی زۆری جوابی دەکەنەوە کە دموکراتەکان لە جێبەجێکردن و ئەدای سیاسەتی دەرەوەیان بە تایبەتی بەرامبەر بە کێشەی کوردیش ڕاڕان و خۆیان دەپارێزن ڕای ئێوە چییە؟ بەڕێی من ئێمە نابێت تەرکیز بکەین لەسەر یەک حزب یا بڵێن ئەو حزب باشترە ئەوە خراپە لە مەسلحەتی کورد و کوردستانە کە عێلاقەی باشمان هەبێ لەگەڵ هەردوو حزبەکان احتیمالە سەرۆکی ئەمریکا کۆمار بێ کۆنگرس دموکرات بێ یا ینی ئۆپۆزیت بۆیە دەبێ ئێمە لەگەڵ هەردوویان ئیش بکەین بۆ نمونە ئێستا ئۆباما کە سەرۆکە دموکراتە بەڵام کۆنگرس بە دەست کۆماریەکانە ئێمە دەبێ وەک نوێنەراتی لەگەڵ هەردوویان عێلاقەی باشمان هەبێ و لە داهاتوش دەبێ عینی سیاستمان هەبێ بەڕێی منیش لە ئەگەر تەمەشای مێژوو بکەی هەردوویان باش بوون و خراپ بوون بۆ کورد یا کوردستان لە نەوەدەکان بیل کلنتن کە سەرۆک بوو هەموو نەوەدەکان نۆفلای زۆنی بەڕێوە برد دەیتوانی بڵێ ئەوە سیاسەتی ئێمە نەبوو سیاسەتی سەرۆکی پێشوو بوو بوش ئێمە نامانەوەی بەردەوام بێ بەڵام گوتی بەردەوام دەمینێ و لە بن ئەو نۆفلای زۆنە کوردستان توانی یعنی نەفەس بکێشێ ئەوە زۆر باش بوو بۆ ئێمە دوای گەر تەمەشای جۆرج دەبلیو بوش بکەی عێراق و کوردستانی ڕزگار کرد بۆیە دەڵێم ئێمە دەتوانین تەمەشای مێژوو بکەین بڵێن ئەوە باش بوو ئەوە خراپ بوو هەردوو حزبەکان باش بوون و خراپ بوون لەگەڵ ئێمە ئێمەش دەبێت لە مەسلحەتی خۆمان تەرکیز لەسەرەوە بکەین و دەبێت لەگەر هەردوو حزبەکان ئیش بکەین و سیاسەتی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم دایمان وها بووە پێشتر وها بووە و ئێستاش بەردەوامە ئێوە وەکەوەی کە وەک نوێنەرێکی حکوومەتی هەرێم و لە ڕوانگەی خوێندنەوەتان بۆ سیاسەتی هەردوو حزب لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ کورد تا چەند ڕاست ئەگەر وابی بیر بکرێتەوە کە بڵێن کۆماریەکان زیاتر بەرەو ئەم باشتر مامەڵەیەکی باشتر دەکەن لەگەڵ کێشەی کورد لەوەی کە دموکراتەکان تا چەند ڕاستن بۆ چوونە وەک گوتم هەردوویان باش بوون و خراپ بوون لەگەڵ ئێمە ئەگەر ئێستا باشە ئێستا باراک ئۆباما دموکراتە پشت لە پێشمەرگە دەگرێ ئەو خطوتی بڵێ جەوی ئەمریکی جێشی ئەمریکی لە داعشتەدا دیفاع لە شنگالی کرد دیفاع لە هەولێری کرد ئەوە دموکراتە بەڵام کۆنگرس ڕپابلیکەنە جمهوریە کۆنگرسیش دامی دەکرد یعنی بۆیە دەڵێم هەردوویان باشن لەگەڵ ئێمە لە مێژوش ئیشی خراپیشیان کردووە بەڵام دەبێ ئێمە وا تەمەشای ئەمریکا بکەین وا تەمەشای هەموو وڵاتەکان بکەین هەر وڵاتێک لە مەسلحەتی خۆی ئیش دەکە ئەمریکا لە مەسلحەتی ئێمە ئیش ناکە ئەوەی کە باشە بۆ ئەمریکا وا دەکە ئێمەش دەبێ ئەوە تێبگەین
قبول بکەین و لەسەر ئەو خەتە ئیش بکەین ئێمەش دەبێت لەسەر مەسلحەتی خۆمان ئیش بکەین و وا بکەین کە لە مەسلحەتی ئێمە و ئەمریکا پێکەوە بچێ تەرکیزی ئێمە دەبێت لەسەرەوە بێ حکوومەتی ئەمریکاش وەک زۆر لە وڵاتانی تر چاودێری بەرژەوەندی خۆی دەکات لەگەڵ کورد و لەگەڵ مامەڵەکردنی لەگەڵ هەر لایەنێک یاخۆت وڵاتێکی تریش بەڵام زۆر لە چاودێرانی سیاسی وا دەبینن کە حکوومەتی ئەمریکا شێوازی مامەڵەکردنەکەی لەگەڵ کورد بە تایبەتی تەنیا لە پێناو تاکتیکێکی کاتیە بۆ دەستێنانی هەندێک بەرژەوەندی تایبەتی خۆی ڕای ئێوە چێ لەم بەرەوە ئەمە پرسیارێکی زۆر باش و زۆریش گرینگە بەشداری کورد و هەرێمی کوردستان بە هاوکاری لەگەڵ ئەمریکا لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش بەشدارێکی زۆر کاریگەرە چونکە بەرژەوەندی کورد لەوەدایە کە داعش لە ناو مووسڵ نەمێنێت هەروەها کێشەی ئەو ئاوارانەش بە تەواوی چارەسەر بێ کە بەهۆی شەڕی داعشەوە ئەوان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە سووریاش ئەمریکیەکان مامەڵە لەگەڵ کووردا دەکەن بە تەواوەتی ئەو ئەمەش هێزەکانی یەپەکەش دەگرێتەوە ئەوانیش وەکو هێزێکی کاریگەر ڕوبەڕووی داعش دەبنەوە دەیانەوێ بێگومان بە هاوکاری ئەوان شەڕی ڕقەش لە دەست داعش دەربێنن بەڵام لەگەڵ هەموومانەدا ئەم پرسیارە دێتە ئاراوە ئایا بەڕاستی دوای نەمانی داعش چی ڕوادات ئایا کورد لە سووریا چی دەست دەکەوێت لە بەرامبەر ئەو هەموو قوربانیانی کە داویەتی یاخود دەیدەن من تاکو ئێستا وەڵامی ئەو پرسیارانم لەلا نییە ئەگەر منیش بم لە شوێنی کوردی سووریا تاکو وەڵامی ئەو پرسیارم دەست نەکەوێ بێگومان هیچ هەنگاوێکی دیکە نانێم پێت وایە ئەنجامی کۆتایی ئەم هەڵبژاردنە تا چەند یاخود ئایا چ جۆرە کاریگەریەکی دەبێت لەسەر سیاسەتی دەروی ئەمریکا بە تایبەتی دەربارەی پرسی کورد بەڵێ هەڵبژاردنەکانی ئەمریکا بێگومان کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر سیاسەتی دەرە و هەروەها کێشەی کوردیش ئۆباما خۆی شارەزایەکی زۆری لەبارەی سیاسەت و ئاسایشی دەرەوە نیە ئەمەش بە پێچەوانەی هیلاری کلینتۆنە ئەو کە پرسی کوردی لەلا گرینگە بۆ خۆشی بێگومان ئاماژەی بەوە کردووە کە پێویستە کورد بە تاواتی پڕچەک بکرێ هاوسۆزی تاوشی لەگەڵ خەڵکی ناوچەکە بەگشتی و هەروەها لە نێویشیاندا کورد بە تاواتی دەربڕیوە نیشانیشی داوە ڕاستە دۆناڵد ترامپ لە ئۆباما دەتوانێت بە بڕیارتر بێت بەڵام من بۆ خۆم لەو بڕواایەدانیم بڕوانەکەم کە بە شێوەیەکی ژیرانە بتوانێت لەم بارەوە هەڵسوکەوت بکات بەیانخان دوا پرسیارمەوەیە ئەنجامەکانی کۆتایی ئەم هەڵبژاردنە پێچان وایە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکانی نێوان حکوومەتی ئەمریکا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە زۆر تەرکیزمان کردووە یا ئیشمان کردووە لەسەرەوەی کە عێلاقەی باشمان هەبێ لەگەڵ هەردوو حیزبەکان لەگەڵ کاندیدەکان هەردوویان بۆیە هیوادارین کە عێلاقەی باشمان هەبێ ئێستا عێلاقەی حکوومەتی هەرێم یا بڵێن هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا زۆر قوڵە ئێستا جێشی ئەمریکی هەیە لە کوردستان وەک مستەشار و ڕاهێنان بەڵام عێلاقەی باشمان هەیە عێلاقەی سیاسیش باش هەیە ئێستا چەند دیپلۆماتکار هەیە لە بەغدا و لە هەولێر هاتوچۆی زۆر هەیە بینی هەردوولا ئێمە هیوادارین ئەو عێلاقە باشەیە بەردەوام بێ بەڵام ئێمە وەک نوێنەرایەتی دەمانەوەی عێلاقەکە فراوانتر بێ ئێستا دوو ڕێز سەرەکی هەیە یەک عێلاقە تەرکیز دەکات لەسەر بواری عەسکەری و دوو لەسەر بواری مرۆیی یعنی ئاوارەکان و هاوکاری مرۆیی ئەوە باشە و دەبێ بەردەوامیش بێ بەڵام ئێمە دەمانەوەی فراوانتر بێ دەمانەوەی عێلاقەی بزنسمان هەبێ عێلاقەی بازرگانیمان هەبێ باشتر لەگەڵ ئەمریکا عێلاقەی کولتوریمان هەبێ زانکۆیەکانی کوردستانی و ئەمریکی دۆستایەتیان هەبێ
بۆیە ئێمە دەمانەوەی نەغێر ئەو عێلاقە باش بمینێ بەڵام فراوانتر بێ قوڵتریش بێت. زۆر سپاس بۆ هەردوو میوانەکانم خاتو بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا هەروەها خاتو دکتۆر لۆری مێڵری ڕۆژنامەنووس و نووسەر و شارەزا لە بواری سیاست کە لەگەڵم بوون لە ئەم بەرنامەیە تا بەرنامەی داهاتوو هەر شاد بن.